بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. بەشی سێزدەیەم دەستپێکردنی شەڕ باکردەوە. پێویستی بە وتن نییە کە شەڕ هەموو بەرەکانی گرتەوە و جا 66ەکان ڕۆڵی گەورەیان تێدا هەبوو، چونکە لە سەرەتای مانگی دوو شۆباتی 1969 تا ئاخری ساڵ لە هەموو شەڕەکاندا لە پێشی پارچەکانی سوپاوە بوون. پێشتر چەند بڕگەیەکمان لە کتێبی تاقیکردنەوەم لە سەرکردەیدای ئیسماعیل تایە نەعێمی گێڕایەوە کە لە جێی لیوە ئیبراهیم فەیسەڵ ئەنساری بوو بە سەرکردەی فیرقەی دوو. ناوبراو لەم کتێبەیدا باسی ڕۆڵی جا 66ەکان لە وێرانکردنی کوردستاندا دەکا و چۆن دڵگەرمیەکیان هەبوو لە بەجێهێنانی ئەو ئەرکە سەر بەرز نەکەرەوەدا و تەنانەت کەسانێکیان لە کاتی هێرشبردننی باڵەفڕەکانی سوپادا بۆ سەر شوێنەکانی پێشمەرگە لە گەڵیاندا سوار دەبوون و ئەو شوێنانیان پیشان دەدەن کە پێویست بوو بەردومام کرێن تا باشتر بتوانن خاپوریان بکەن و زۆرترین زیانیان پێ بگەێنن. سەرەڕای کردەوە گەلی بابا گۆڕگۆڕ چەندین داستانی تریش هەن هەموو شایانی ئەوەم باس بکرێن و لا سەریان بنووسرێ. یەکێ لەو داستانانە داستانی کردەوەی شاخۆڵانە کە گوندێکە نێزیکەی 15 کیلۆمەتر لە ڕۆژئاوای هەولێرەوەیە. ڕۆژی 21 شۆباتی 1969 چەند پێشمەرگەیەک ڕوویان کردە ئەو گوندە و ڕژێمیش بەوەی زانی. محەممەد ئەمین فەرەج کە لە تاخمی جا 66 بوو لەگەڵ سەرکردەی فیرقەی یەک ئەمی تەها شەکارچی بە سەرکردایەتی هێزێکی گەورە ڕوویان کردە ئەو گوندە و گەماڕۆیاندا و داوایان لە پێشمەرگەکان کرد کە لە گوندەکەدا بوون خۆیان بدەن بەدەستەوە. بەڵام پێشمەرگەکان بەگوێیان نەکردن و باردەوام بوون لە بربەرەکانی خۆیان و لە وەڵامی تەقەی سوپا و جاشەکاندا هەر تەقەیان دەکرد و 24 سەعات خۆیان ڕاگرت. دوان لە قارەمانەکانی ئەم پێشمەرگانە کە ناویان سەید فەتحی و خەلیل بوو لە ماڵێکدا ئابڵوقەدرا بوون و هەر بەردەوام بوون لە بربەرەکانی خۆیاندا تا ئەو کاتی تانکیان هێنانە سەر. تانک ماڵەکەی دانە بەرگول لە تۆپ و بۆ خۆشیان چوون بەسەریدا و کاولیان کرد و ئەو دوو قارەمانەشیان کرد بەژێر دیوار و دار و پەردووی ماڵە کاور کراوەکەوە. ڕازی ئەم قارەمانەتیە بە هەموو لایەکدا بڵاو بووەوە. بوو باوێردی سەرزمانی هەموو کەس و خەڵک گۆرانیان پێدا هەڵدەدان و شاعیران چەندین چامە و چەکامەیان لە بارەوە هۆنیەوە. کردەوە گەلێکی تریشم لە یادا پێشمەرگە قارەمانەتیەکی لە ڕادە بە دەریان تێدا پیشاندا. مەیدانی ئەو قارەمانەتیە دۆڵی ئالانە بوو لە ڕۆژهەڵاتی خەلیفاندا. کاتێک کالیوای 21 لە 11 تەموزی 1969دا پێشکەوت بۆ داگیرکردنی گوندەکە. هێزێکی فرابچووکی پێشبەرگەی سەر بە هێزی بێتواتە لێیان ڕاپەڕین و شکستێکی زۆر ناشرینیان بەسەرداهێنان. ئەوانیش گەڕانەوە دواوە و لاشەی پەنجاو کوژراوە و فیشک و کەلوپەلێکی جەنگی فرەیان لە دوای خۆیانەوە جێهێشت. بۆ سبەینێ سەرکردایەتی هێزی بێتواتە نامەیەکی نار بۆ فەرماندەری لیواکە داوای لێکرد کەسانێک بنێرێ لاشەی کوژراوەکان هەڵگرێ و بیان با بۆ خەلیفان. کردەوەیەکی قارەمانانەی تر لە گوندی هەرمۆتا ڕوویدا کاتێ شەهید یاسین جوبرائیل لەگەڵ پێشمەرگەیەکی تردا ئەرکێکی حیزبیان بەجێ دەگەیاند. هێزێک لە جا 66 بە پشتیوانی کۆمەڵێک تانک بە سەریان دادان. ئەم دوو قارەمانە تا کۆتایی هەر بەرگریان کرد و خۆیان بەدەستەوە نەدا تا ئەو کاتەی تانکەکان ماڵەکەیان بە سەرسەری ئەوان داوێران کرد. گێڕانەوەیەکی تریش هەیە دەڵێ هەردوو قارەمانان دوای ئەوەی هیچ دەرفەتی ڕزگاربوونیان لە پێشدا نەما خۆیان کوشت. شەڕی شارەزور و هەڵەبجە. فیرقەی 5 و جا 66 بە سەرکردایەتی جەلال تاڵەبانی لە 20 ئایاری 1969دا هێرشێکیان بردە سەر لووتکەی شەنێروێ بە ئاماجی دەستگرتن بەسەر ناوچەی هەوراماندا. بەڵام بەرەو ڕوویدا کۆکیکی پتەوبوونەوە. لەگەڵ ئەوەشدا دوژمن لە ئەنجامی کەم تەرخەمیدا توانی لە 25 ئایاردا شوێنێکی زۆر کاریگەر داگیر بکە. هەر لەم ڕۆژەدا سەرکردەی ناوچەکە عەزیز ئەتروشی لەگەڵ تاخمێک پێشمەرگە شەهید کران و لووتکەکەی شنەروێ کەوتە دەستی دوژمن. بەڵام ئەوەندەی نەبرد پێشمەرگە هێرشێکی بەرامبەریان هێنا توانیان لەو هێرشەدا دوژمن لە هەموو ئەو شوێنانەدا هەڵکەنن کە گرتبوویانن.
خەڵکی ناوچەکەش لەم هێرشەدا بەشدار بوون تا جا 66ەکانیان لێ دەرپەڕاندن. لەم بوارەدا پێویستە ئاماژە بۆ هەڵوێستی جیاوازی محەممەد سەید عەلی حافظ و جەمال نامیق و حوسێن باگ جوانڕۆیی و فەرەیدون جوانڕۆیی برازای کەسانی تریش بکەم. شەڕی دووکان سەرکردایەتی شۆڕشبیری لەوا کردەوە کە پاش لێدانی دامەزراوەکانی بابا گۆڕگۆڕ لە نیشانەیەکی استراتیجی هەڵبژاردەی تریش بدە. بۆ ئەم مەبەستە مۆڵگەی بەستی دووکان هەڵبژێردرا. دەستکرا بە مەشق پێکردنی هێزێکی تایبەتی و بە چەکی تایبەتی. ئەمە دوو مانگی خایەند. سەرکردایەتی ئەم کارە بە عەزیز ئاکرێیی و ڕەشید سندی سپێردرا. شەوی 19 لەسەر 20 ئەیلولی 1969 دەستنیشان کرا بۆ دەستپێکردنی کردەوە گەلەکە. لە سەرەتادا هێرشەکە سەرکەوتوو بوو. بارەگای لیواکە گیرا و بەدەیان لاشەی کوژراوانی سوپا لە شەڕگەدا بڵاو بۆەوە و دەیان کەسیش بەدیل گیران. بەڵام سەرکەوتنەکە وەرگەڕا بە شکست و کارەسات بۆ پێشمەرگە. حاڵەکەش لەوەدا بوو کە پێشمەرگە پاشگرتنی بارەگای لیواکە ڕێگەی نێوان دووکان و سلێمانیان هەروە بەکراوەیی هێشتەوە و هەموو لە بارەگای لیواکەدا کۆبوونەوە. هەر ئەوەندەیان زانی تانک ئەوانیش و سەربازەکانیشی لە ناوەڕاستی مۆڵگەکەدا داپڵۆسی و دانیە بەر ئاگری لولە تۆپ و ڕاشاشەکانی. لەلایەکی تریشەوە دکتۆر خالید ئەو فەرمانی بەجێ نەهێنا کە پێی درابوو بۆ بڕینی ڕێگەی خەلەکان و دەرفەتی بە سوپادا لەم لایەوە هێرش بکات. پێشمەرگە ناچاری کشانەوە بوون و لاشەی دەکوژراوی خۆیان و نێزیکەی 40 برینداریان لە شەڕگەدا بەجێهێشت. گومان لەوەدا نییە کە لە کاتی تۆپبارانی مۆڵگەکە لەلایەن تانکەکانەوە ژمارێکی زۆریش لە پیاوانی سوپا لە سەرباز و لە ئەفسەر کوژراون. بەم جۆرە ئەو سەرکەوتنە سەرکەوتنێکی کەمخایەن بوو. سوپا دەستی بەسەر مۆڵگەکەدا گرتەوە و پێشمەرگە کشانەوە. کۆڵینەوەیەکیش لەو ڕووداوەدا کرا و هەردوو سەرکردا ئەو ئەمی خەتابار دەکرد. بەڵام دیارەکەوە کەم تەرخەمیەکە لەسەر ئەوەیان بوو بە ماڵ کە لەویان لە پێشتر بوو. مقەدەم عەزیز ویستی دکتۆر خالید بدات بە دادگەی سوپایی. ئیتر ئەویش پێی پێوە ناو هەڵاتە لای حکوومەت. دەکان و سۆریا 1969 ئەوەی بەسەر گوندەکانی دەکان و سۆریا هێنرا ئەو دڕندایەتیانەمان دێنێتەوە یاد کە نازیەکان لە شەڕی دووەمی جیهاندا کردیان. ئەم دوو گوندە بە قوربانی کراوە. هەمیشە بە نەمری لە دڵ و دەرونی گەلی کووردا دەمێننەوە و هاتایە وەک نیشانەیەکی گەورە ناوچاوی خەباتی دەڕازێننەوە. گوندی دەکان دەکەوێتە ناوچەی شێخان و سۆریا دەکەوێتە ناوچەی زاخۆ. خەڵکی بێگوناهی ئەم دوو گوندە بوون بە قوربانی تۆڵەسەندنەوەیەکی بربەریانەی وە کوردستان لە هەموو سەردەمە ڕابردووەکانیدا شتیوای بەخۆیەوە نەدیوە. دوژمن ئەم دوو گوندەی کرد بە نمونە و بە دەرس و هەڕەشە لەوەی بەسەر هەر لایەکی کوردستاندا دێت ئەگەر گومان لەوە بکرێ دانیشتوانی مەیلێکیان لەگەڵ شۆڕشدا هەبێ. لە ناوەڕاستی ئابی 1969دا فیرقەی 4 هێرشێکی توندی لە ناوچەی شەمکان برد. لە ئەنجامیشکانی ئەم هێرشە و ئەو زیانە زۆرەدا کەلی کەوت. چەند پەلێکی بەزیوی فیرقەی ناوبراو لایەندا بۆ گوندی دەکان کە دانیشتوانی گوندی ناوبراو گوندەکەیان بە مەبەستی خۆپاراستن لە بۆمباران و تۆباران بەجێهێشت بوو بەنایان بردبووە بەر ئەشکەوتێکی نێزیکی گوند کە سوپا بەمەیزانی فەرمانیدا دار و پلوپوش کۆبکەنەوە و لە دەمی ئەشکەوتەکەدا کەڵەکەی بکەن و پاشان ئاگری تێبەردە. ئەندامەکانیشی لە شوێنێکی دوور لە ئاگرەکەدا وەسان نەیان دەهێشت ئەوانی لەناو ئەشکەوتەکەدا بوون بێنە دەرەوە و هەر کەسیش بیستایە خۆی ڕزگار بکە دایاندایە بەرگول لەو دایان کوشت. بەم جۆرە کێ لەو گوندە لە مردنی بە سووتان و باخنکان ڕزگاری ببوو باگول لە بە کوشت چوو. 67 ژن و منداڵی بێگوناه بە هەموو خوێن ساردیەک لە تۆڵی شکانی سوپا لە شەڕدا کوژران. ساسکەری ئەم قەسابخانە دڕندانەیە عەمیدڕوکن عەبدولجەبار ئەسەدی سەرکردەی فیرقەی 4 بوو بە هاوکاری لەگەڵ سەرۆک جاش مەحەیی هەرکی. ئەم تاوانە لە 28 ئابی 1969دا ڕوویدا. سەرکردایەتی شۆڕش پەیوەندی بە کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکانەوە کرد و بە درێژی هەواڵی ئەو تاوانی پێڕاگەیاند بۆ ئەوەی ئەویش بەڵاوی بکاتەوە و ڕژێم بە تاوانکردن لە دژی مرۆڤایەتی تاوانبار بکات. ئەو سەردەما هیچ ڕێکخراوێک نەبوو داکۆکی لە مافەکانی گەلی کورد بکات.
ئەم سکاڵایە سکاڵەکانی تریش لە کارەنا مرۆڤانەکانی تری ڕژێم لە شەڕی دەست درێژیکەرانیدا لە دژی گەلی کورد هەروە مانەوە و داوڵەتێک نەبوو بیانگرێتە ئەستۆی خۆی و لە سەریان بێتە دەنگ تا پرسەکە وای لێهات واک بڵێ خوێنی گەلی کورد لە ئاو هەرزانتر بێ نەتەوە یەکگرتوەکانیش هیچ جۆرە کاردانەوەیکی لێوە دیاری نەدا. تاوانەکەی تریش لە سۆریا ڕوویدا. سۆریا گوندێکی دیانانە داکەوێتە ناوچەی زاخۆ. ڕۆژی 15 ئەیلولی 1969 مینێک لەژێر ئۆتۆمبیلێکی سوپاییدا لە نێزی گوندی سۆریا تەقیەوە. بەهۆی تەقینەوەی ئەو مینەوە چەند سەربازێک کوژران. بارپرسێکی بەعسیان تێدا بوو ناوی عەبدولوەهاب بوو. ڕۆژی پاش تەقینەوەی مینەکە فەوجێکی سوپا بەرەو گوندی سۆریا کەوتە ڕێ. خەڵکی ساویلکە و بێچەکی گوند نە لە نێزیک و نە لە دوور هیچ پەیوەندیکیان بە مینە تەقیوەکەوە نەبوو. هیچیان لە بارەیەوە نەدەزانێ. واک هیچ شتێکی دژی ڕژێمیشیان لێ نەوەشابەوە. هەروەها هیچیشیان لەباری ئەوەوە کە لەمە و پاش بەسەریان دێ لە مێشکدا نەبوو. تەنانەت موختاری گوند کە ناوی مەڕووگی بوو خۆی و قەشەی گوند هاتن بە پیری سوپاوە. بەڵام سوپا بە ڕستێک گوللا وەڵامی پێشوازێکی دانەوە و لە جێی خۆیاندا ساردیان کردنەوە. پەلێ لە سوپا بە سەرکردایەتی ملازمی یەکەم عەبدولکەریم جەحێشی هاتە ناو گوند و 39 کەسیان لە خەڵکی گوند کوشت کە 20 ژن و منداڵیشان تێدا بوو. ئەوەندەی تریشیان بریندار کرد. زێوکە ئاکرێ لە بەهاری 1960دا دەمەقاڵەیەک لە ئاکرێ لە نێوان هاوڵاتی محەممەد حاجی شەریف لە دانیشتوانی گەڕەکی زێوکە و جەعفەر ئەبا بەکر ئاخا ڕوویدا کە یەکێک بوو لە ئاغاکانی زێباری. دەمەقاڵیەکە کێشایەوە بۆ کوژرانی جەعفەر ئاغا. کە جەعفەر ئاغا کوژرا جاشە زێباریەکان با سەرکردایەتی ئاغاکانیان ئاگریان بەردایە ئەو گەڕەکەی ماڵی بکوژی لێبوو. جگەلەوە کە 7 هاوڵاتی بێگوناهیشیان لە پێشدەمی کاربەدەستانی حکوومەتدا کوشت. بێەوەی ئەو کاربەدەسانە پوشێک لە شوێنی خۆیدا ببزوێنن. ئەمەش بووە هۆی ئەوەی سەدان کەس لە دانیشتوانی ئەم گەڕەکە دەربەدەر ببن و پەنا بهێنن بۆ ناوچەکانی شۆڕش. ئەمە یەکێکە لە نمونەگەلێکی زۆری ئازادی لە ئەنجامدانی تاوانی بە کۆمەڵ کە چڵکە و خۆرەکان حەقیان هەبوو بیکەن. هەروەها لە ڕادی ڕێزگرتنی دەسەڵات بەدەسان لە یاسا. 1969 هاوینێکی گەرم و خوێناوی و پاییزێکی پڕ لە سەرکەوتن. ڕێژەم قورسایی هێرشی خۆی بە یارمەتی جا 66ەکان خستە سەر ناوچەکانی گەرمیان و قەرەداغ و شوان و شێخ بزەینی و ئاخچەلەر. فیرقەی 52 تەرخان کرد بۆ ئەم ئەرکە و سەرکردایەتی هێرشەکەی بە عەمید ڕوکن ئیسماعیل تایە نەعەیەمی سەرکردەی فیرقەی 2 سپارت کە جەلال تاڵەبانی و عەلی عەسکەری و عومەر مستەفا دەبابەش یارمەتی بدەن. واگوتیشمان ناوی موالی واتە دۆز لەمانە نرا. دوو شەڕی گەورە لە دوو ناوچەی دەشتی هەولێر و پشدەر ڕوویاندا. بە درێژایی 3 مانگی گەرمی هاوین شەڕ بەردەوام بوو. لە ژێر پاڵەپەستوی هێزەکانی حکوومەتدا بەشی زۆری هێزی پێشمەرگە ناچار بوون لەو ناوچانە بکشێنەوە و لە چیای سوورداش و دەوروبەریدا خڕ ببنەوە. بەڵام چەند مەفرەزەیەکی پڕژوبڵاویان لەو ناوچانەدا لە پاش خۆیان جێهێشت. ڕژێم هیچ پێشکەوتنێکی لە ناوچەی دەشتی هەولێر وەدەست نەهێنا. کاریگەری سوپا لەو ناوچەیەدا ئەوەندە توند نەبوو وەک لە ناوچەی قەرەداغ و گەرمیان توند بوو. ئەو پەڕی ئەوەی ڕژێم لە ئەنجامی هێرشەکانیدا دەستگیری بوو ئەوە بوو. گەیشتە زنجیرە چیای پیرەمەگرون و پاشان چیای کێوە ڕەش و تا دۆڵی شەهیدان و ئیتر هێرشیان لەوێدا وەستا. ئەم پێشکەوتنە باوەڕ بە خۆیەکی لە دڵ و دەرونی جا 66ەکان و ڕژێمدا پەیدا کرد و بە مژدەی بردنەوەیان دانا و وایان ئەنجامگری لێ کرد کە شۆڕش لە گیانەڵادایە و وا دەیتەنیە چەند ڕۆژێکیان بۆ دانا و گومانیان وابوو کە لە ناوبردنی شۆڕش بووە باشتەیەکی بێگومان. شەڕەکەی دووکانیش کە باسمان کرد ئەوەندەی تر قوڕەکەی خەس کردەوە. ئەو سەرکەوتنە کاری کردە سەر وورەی هەندێک لە سەرکردەکانی پێشمەرگەش. بۆ نمونە فەرماندەری هێزی خەبات عەبدولوەهاب ئەتروشی نوێنەری خۆی قادر تەگەرانی ناربۆلای بارزانی و پێشنیازی ئەوەی بۆ کردبوو کە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ جا 66ەکان و لەگەڵیان ڕێکەوێ نەوە کوردستان هەمووی بکەوێتە ژێرچنگیان و بتوانن داگیری بکەن. وەڵامی بارزانیش ئەوە بوو کە ئەگەر ناتوانانی خۆت ڕابگری و داکۆکی لە بەرە بکەی ئاگادارم کە
تا یەکێکی تر بنێرم جێگەت بگرێتەوە. ئەو سەرکەوتنانی ڕژێم و جا 66ەکان لە ڕاستیدا سەرکەوتن گەلێکی کاتی بوون. بەڵام لە بەرچاوی حکوومەت و جاشەکان داوا نەبوون. بەگرێت لە خۆبایی بووبوون و خۆیان ئامادە کردبوو بۆ بەردەوام بوون لە هێرش. لە نەخشەیاندا بوو پاش دۆڵی شەهیدان ناو دەشت بگرن و ئەنجا ناوچەی دیلمانیش بگرن کە بارەگای بارزانی لێبوو. بەڵام ئەوەندەی نەبرد سەروبنی بارودۆخەکە گۆڕا. لە هێرشێکی بروسکە ئاسایی پێشمەرگەدا سوپا و جاش هەردوو لەو ناوچەیەدا تووشی شکستێکی ئابڕوو چوانە بوونەوە. بەرەی شەڕ لە دەوروبەری چیای پیرەمەگرون و سوورداشەوە تا ئەو زیینوانەی بەسەر دەریاچی دوکاندا دەڕوانن دەگرتەوە و لەوێشەوە تا چیای ئاسۆس و کێوەڕەش. شەڕ و پێگەڵبژان لە نێوان هێزەکانی شۆڕش و هێزە حکوومەتیەکاندا کە لە هەموو جۆرە یەکە سەربازیەکان پێک دەهاتن و جا 66ەکان هەمیشە لە پێشیانەوە بوون. ڕۆژانە لە ئەیلولەوە تا ناوەڕاستی تشرینی یەکەمی 1969 بەردەوام بوو. ژماری جا 66ەکان لەو سەردەمەدا بە گوێرەی لیستی موچەی مانگانەیان لە 9000 کەس زیاتر بوو. پێشمەرگە لەم شەڕانەدا پشتیان بە و چەکی سوک و تۆپ و فیشەک و جەبەخانەیە بەستە بوو کە کاتی خۆی بۆ شەڕەکەی دوکان خڕکرابەوە. بەڵام ئەو کات کەڵکی لێوەرنەگیرە. لە ناوەڕاستی تشرینی یەکەمی 1969دا دوژمن هێرشێکی گشتی لە 4 تەوەرەوە هێنا و توانی ناوچەی مەرگە و زارگەکانی دۆڵی شەهیدان داگیر بکات. لە ئاخری تشرینی یەکەمدا لاشکری شۆڕش لە خۆ ئامادەکردن بۆ بردننی هێرشی گشتی دەژ بە هێرشەکانی حکوومەت بووە. ئەو هێرشەی وەک لە مۆپاش بە چاوی خۆمان دەبینین تاجی سەرکەوتنی نرایە سەر.